سڵاو کاک ڕامز باشیت زۆر سپاس دەکەم مەمنون باو برادرشم بێ بەڵێ بەڵێ قسەتان کردا دووشێکمە کرد بۆن دەرناچێت لە کامێرە باشی کاک ڕامز خێربێ چاو زۆر سپاس دەفەرمو فەرمو وە بە پێوە زۆر سپاس دەکەم یاخوا بەخێربێ سەر چاوەکەم بەخێر وی 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 کامێرامانەکەم خەجاوەتم بۆ فەرمو اینجا بەخێر بێن زۆر سپاس دەکەم کاک ڕامز زۆر بەخێر بێن کاک ڕامز پێش ئەوەی زۆر مێرە پێشوە لەبەر لوتم کە ئاوا پرۆفیل دەرەچێ ئەڵی دەسی لە تەکسی ڕاگرت و زۆر مێرە پێشەوە بەڵێ من شتێک زۆر سەرنجی ڕاکێشام ناوی باوکە بەڵێ ئەکرە پێم بڵێ ئەوە ناوی باوکتە یاخود تەنها نازناوێکە مامز بەڵێ نەنە ناوی باوکمە باوکمە زانیتون چونکە لە ماراسۆنا زۆر سەریع بوو عینن مامز ئەوەی تر لە ئەجیناق و نازناو نییە ڕاست دەکەی بەڵێ یاخوا بەخێر بێت زۆر سپاس دەکەم کاک ڕامز یەک دوو جار لە بازار سوتفۆم کردویت ئەم جانتایەت پێیە ئێستاش لە ماڵەوە نزیک خۆتە ئەکرێ بزانام ناوەکی چیتیایە ئەم جانتا بۆ دایم پێتە ئەلحەقی ناوەکەی ڕۆحی خۆمی تایە ئەمە بەڵێ کۆمەڵشتی تایە ئەوراق و ئەفکارم و سلسیلەی ئەفکارم و تر هەمووی تایە کۆمپلێت بەڵام من پێم خۆشەنەوە جانتاکە ببینین نهێنیشە تۆزێک بەڵامی تر چی بکەم جا ئەنواشتی تایە بەجددی من جانێکم بەمەیە ئەمە ئەوە جاجار لەگەڵ خێزانەکەمە تەرەقەمیاوەکەین ئەم سابوونش ئەوە چونکە سەفەر زووزووەکەم ئیتر ئاواهیە ئەمەش حەبی ڤیتامین دیە چکە کەمە چمە بەرهەتا و حەزەکەم هەر لە سەرمایە شعر بنووسم ئەترەوە جاجار ئەی خۆم ئەرەوەڵە ئاوا هەیە زۆر داوای لێبوون نەکەم بۆ سابوونەکە بەس سابوونەکە مارکەیەکی چاکە کەفەکان لە حەمامە عینن ماسی لە دەستا ئەپەڕێت یاخوا بەخێر زۆر سپاس دەکەم کاک ڕامز ئەمەوێ باسیەوەم بۆ بکەی لە تازەترین کتێبتا بە ناوی جۆزەی دڵ بۆ ئەم ناوەت هەڵبژار بۆ جۆزەی دڵ و مانای چییە؟ جۆزەی دڵ هەمووی فەلسەفەیە دڵێک کەشکا جۆزەکەی دانایرێتەوە ئەبێ پچی لێ بیتەوە بە کێ لێدرێتەوە بە شاعیرێکی وەکو ڕامز نەبێت قوش نییە لێی باتەوە ئەی چۆن جا خۆی جۆزە ئەنواعی هەیە ئەتوانی نوعەکانیمان بۆ باس بکەین مەقسەد ئێستا بۆ نمونە جۆزە بێجگە لە جۆزەی دڵ مەقسەد جۆزەی شخصیەت هەیە جۆزەی شخصیەت کە هاتە خوارەوە فیوزی کرد مستحیلە کەس ببوورە کاک ڕامز لێرە ڕاستەگرم بەس من حەز ئەەکەم نوعەکانی جۆزەم بە شەعر پێ بڵێ ئەتوانیت چۆن زۆر سپاس کە دڵمان ناشکێنی ئەمە سوپرایزیش ویستم بڵاوی نەکەمەوە پێم خۆشە کە لە کەناڵە جوانەکەی ئێمە دەرەچێت بەڕێزن ئێوە بەڕێزن زۆر بەڕێزن حەزم کرد بەڕاستی ئەمە دام نابوو بۆ کۆبنەوەی باوکان بچم ئەمە شعرە بخوێنمەوە بەڵامی تر تۆ باز لە جۆری جۆزاکەی جۆزەی شخصیەتە وتوەنە بە شعر جۆزی شخصیەت ئەڵێ سمێڵ زلی ناپیا و ئەوە نەخۆ بچووک مەکەرەوە بۆ پارویە نان کەس لە برسا نامرێت ئەی پیاوی میاو نان بڕوات دێتەوە بەڵام شخصیت بڕوات نایەتەوە ئەڕڵە هاتەوە ئەمە هی کارەباکە بوو کارەباکە هاتەوە هینە ئەو نایەتەوە ئەی جۆزەی کارەبا جۆزەی کارەبا خەم خۆ من کارەباچی نیم دەستم دیێم ڕاپیشم کات جۆزەی ڕۆمانسیەت هەیە بۆ ڕۆمانسیەتی جۆزەی خۆی هەیە جا شەرحی کەم یا بە شعر وەڵا بە شعر بە شعر هەمە هەتا ئاخر تۆ سەیکە هەتە جوان نییە بڵێ عەلەقە بڵێ هەیتە یا توانین بڵی هەتا ئەمنی جوان بوت دی وەلحاصل لە یەک نەگەیشتین ئێستا باسی جۆزەی ڕۆمانسیەتێ بۆ کەم بەڵێ فولە شەبەکان فولە بەڵام کە تۆ بەڵێن ئەیت و نایت یەمەوە ژێر سفر و سێرکتی ڕۆمانسیەتم فیوزەکە شڵپ بە هەموو کچانی ئەم دنیاە هەڵناسێتەوە دەست خۆش بە کاک ڕامز بەڕاستی زۆر جوان بوو ئێستا سەیرم لێ تۆ چۆن نایتە پڕمەی گریان چکە شعرەکانی من خوێن بۆ بخۆم خۆم گریانم وەڵاهی لەبەر مەیکەپەکەم ئەگەر نایسا دڵم زۆر پڕە بەڵێ هەرم دوو جۆرە هەیەیان جۆری تریش هەیە ئەنوا جۆزەمان هەیە بەڵێ جۆزەی وجدان هەیە جۆزەی وجدان کە هەستایەوانێ دووکەڵی لێ هەڵەسێتت فرا حەریقیش ناکەویت زۆر مهمە
جا حەزەکەی بە شعر بۆ بڵێم یا بۆ شەرەکەم والله هەر بە شعر بەشعر ئەخ تۆ چیت ئەمڕۆ منێت توانەوە جۆزەی ویژدان دابەزیوە ئەها سەیریکە جۆزەی ویژدان دابەزیوە ئەشیای لە بازار فڕیوە کێ سەبەبە خودایە سیرکە ئەم فەوزایە ئاها بەڕاستی زۆر پێرفێکتە دەستم گیراگ ناتەڵەیەکم بۆ لێی ئەنواع جۆزە هەیە ئەنواع جۆزە هەیە ئەو ئاخە چی بوو کاگرامز زۆر لە هەموو گیانی من هەمووی معاناتە هەمووی معاناتە ئەها ئەمە هەمووی حەبوو ئەمە شروبی کۆکەیە ئەمەە شعر بە حەماسەوە خوێنم درێک ئەمەم نییە تووشی تەشەنوجاتێکە بێت ئیترە بە خێرا سێ چوار پێک لە ئۆلمپیەکەین سێ چوار قۆم لەو شروبە بخۆمەوە تا وردە چاکە بم ئەرە وڵات چی بکەمی تر کاگرامزگان ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بین کەمین بە میوانی ماڵەکەی بەڕێستان حاڵم من ئەمە کەی دابڵزێ ئیشەڵا بەم نزیکانە چیت هەیە لە کۆتاییە کە بتێ بیڵێیت وەڵاهی لە کۆتاییە داوا لە خوێنەرەکەمەکەم لە بینەرەکەمەکەم لە فانەکانم باشموت لە فانەکانم کە ئەو کتێبم بخوێندنەوانێ جۆزەی دڵ پەشیمان نابنەوە کاگرامز ئەو کۆزانی ئێمە کە خوێنەرێکی باشمان هەیە بەڵام کتێبەکانی تۆ فڕۆشێکی باشی نییە و لەگەڵ ئەوەشیا لە زۆربەی سۆشال میدیاکانە دانراوە کە کتێبەکانی تۆ تەنها یەک دانەش لێ نەفرۆشراوە چۆن ئەو خەڵکە لە من ناگەن لە معاناتی من ناگەن من دڵم عینەن تەنەکەی ئاوانێ پەرمێزیی قەیتە ژێر من دڵم قوڵ پێ بەس خەڵک لە من ناگە دوای ئاخروانێ چۆن دوانسیانێکی لێ نەفرۆشراوە من هەر خۆم دەدانم لە خۆم کڕیوە بڕوات هەبێت چی چوومەتە ئەو لەنگە پانتۆڵم بۆ هێناوی تیشرتم بۆ هێناویشتی جوان بخۆشم ێرە خاتو ناوسەرەکەت لە پرۆگرامە ئەو کامێرە گەورە نبینیەوە مقابلەیەکی مقابلەی کێکەن ئەوە سوعبەتیە ڕۆ بە جدیتانە کۆرە لای بەکاکە یەخۆ نازانە دوو قسە بکە ژنەکە ئاخر داوت بەخوا سوعبەتەکە شعری وارم شو سعات دوانزەی شو پڕمەی گریانیم پێێنێ ڕۆ تسم بۆ هاتمن کە بڵێنم شعر و شتە خوێنێ تۆ شعر لە نووسێ ئەیچی بەخوا تا ئێستا من دوو دیێڕم لێ نەخوێندە تۆ شعری چی وشتی چی ئێمە عیلێکی کورە تۆ هەستە بێنە پارەم بەرە خێر ئەو شتانم هەمی بە قەرسێناوە پارەم بەرێ خێرە با بۆی بەرم پارە حەزەکەی کاکی مەسەوە 10,000 بەرێت تا دوای مقابلەکە دوو ماگە ماڕاشمان نەگرت دەژنەکە پێی بڵێ دوایی خۆڕامان نەکردووە لە ڕای خۆ تۆ بەڕاستیتە ئەدە ئاخر مقابلە مێش نەکەی هاوار یاسشتانە پێشنو لای بن کاکەگیان ئەو ڕێکۆردا ئەی چۆن دوای ئەم شەڕشی تێکەوێ مۆنتاژ هەرێکە علاجیکە بۆم بەس هەستە با بگیان هەستە لای بنووسانە کۆ باشە ژنەکە عیبەتە بڕ دوای تا 5 قیامەتیمان بە ماشەڵڵا کاگرامز سوعبەتی نیێمە بەڵێ کەیفی خۆتانە مقابلی خۆتان کەم بە زەزانم کە زەرەرەکەن هیچ ئیسفادێکی با پێ بڵم ئەشیا ناخەمە سەر ئاگەر غازمان دەنگ نەماوە چاولی ئێمە ئەوە دایمە سوپرایزمان هەیە ئەم خێزانە ئاوا ئێمە سپۆرتین کاکرامز ئێستا ئەزانم هۆکاری ئەوەی چییە کە تۆ شعرەکانە ئاوایە سوعبەتەکە بەڵێ ئەگە هەر پرسیارێکتان ما بێت بەڕێستا دیارەکە سوعبەتەکە تقریبا هیچ پرسیارێکی ترتان ماوە لە خزمەتانە بم من وەڵاهی ئەو پرسیارەمان مابوو کە ئێمە خوێنەرێکی زۆر باشمان هەیە بەڵام بەداخەوە لە کتێبەکانی تۆ تەنها دانەیەکیش نافرۆشە و کۆی کە لە سۆشال میدیاکانە بڵاوکراوەتەوە هۆکاری ئەو بۆچی ئەگەڕێنیتەوە تۆ سەیریکە ئەو خەڵکە ئەوەی کە ئەڵێن نایکرد لە من ناگات لە معاناتی من ناگات من دڵم قوڵپەیە چۆن تەنەکەی ئاوخیتە سەر پەرمێز قوڵ بە قوڵبە ئەو دڵم ئاوا قوڵپەیات دوایەوە ئەخ دەوانیە لێ نافرۆشیە بەس کاگرامەس ئەو کتێبانەی کە خۆت کڕیتە ئەوە حساب نییە بەوە ئەخوتم نەو ئەوە چی و برادرمە قەستیەوێ بۆکە بینەرانی خۆشێز بەم جۆرە هاتیە کۆتایی پرۆگرامەکە ئەروەڵا ئەی چی کورە بابە دوو دقەیە کوژاوەتەوە لەو جاوات بۆکەم پاتی نەما های تڕحێو ئەی بە کاگرامز تڕحێوی چی قسەی جوان نەکرد با دوو دقەیەتیانە کورە بابە جا خۆ تڕحێوەکە تەڵسوین نەکراوە تۆڵی پاتی نەما ئەی تڕحێ لە دوشتی ئەوە بۆچی هاتوون بۆ بۆ دەدەقە ڕاستی کاگرامز ئێمە میمۆرەکەمان دەدەقەیەکی تیان مابوو ئێویستان بە من پڕیکەنەوە شاعیرێکی وەکو من ڕامز مامز دانیشێ بۆ دەدەقە بۆ کەناڵە قسە بکە زین چی بوو ئێمە هەر ئەو بابە عیبە من جارێک کە ئەگەر مقابلم لەگەڵ ئێوە خەتای خۆمە یەم بۆ ئێرە بۆ مقابلە عفو کاگرامز دقا ماڵی خۆتانە ئێمە بێ بڕۆین لە من تێگا ماڵتان بە قوڕنەگیرێ زۆر خۆش حاڵ بووین پارەی ئەو شتانەش بیت بە هاوسەرەکە تووڕە نەبێ بەس ئەوە مۆنتاژکە بە ساقەم و خۆ حافیز ماڵی بە قوڕنەگیرە ژنەکە وەخت و ناوەخت نازانی